ئێرە چیای ئاسۆسە لە قەزای ماوەتی شارباژێر، شوێنێک کە درۆن و فڕۆکە جەنگیەکانی تورکیا ئارامی دانیشتوانی گوندەکانی ناوچەکەی تێکداوە. ئەم شوێنە مام عەزیز و سەعیدی برای و چوار هاوڵاتی تری گوندی قامیشی بۆ کۆکردنەوەی قارچک و گۆیژ و خۆراکە پاییزیەکان بەمەڕ و ماڵاتەوە هاوشێوەی ساڵانی پێشوو شەوکە ژیان کردهبوو، بەڵام فڕۆکە جەنگیەکانی تورکیا گەشت و خۆشیەکانی لێکردن بەشین. لە ڕووداوەکەدا عەزیز محەممەد گیانی لەدەستدا و سەعیدی برای و چوار هاوڕێی تریان بریندار بوون. شەو ئاگرەکە دیارە ئاگریان کردوتەوە، ئاگرەکان بینیوە تارەکە بینیوتی ئەم سەعات 11 لێ داون نیۆڕۆ ئەم کە تارەکە یەکەم جار لی داون لە ئەمان ئەم کاک سەعیدی برامە کە عازمی کردووە کە عازیت ڕامەکەرە دەرێ لە خوارێ ئێمەوەی داوە تارەکە ئەم کە ڕای کردوتە خوارێ دووهەمی لێ داوەتە ئەم لایمی داوە ئەمە دوو زایی داوم بڵێن لە شوێنەکە یەکەم جار هیچیان بیندار نەبوون بۆ شێوەیە بەس ئەم ڕای کردوکە عازی کە ڕای کردو دەرێ لە ئەشکەوتەکە تارەکە لەوی داوە ئەم کوڕانە میکێنانتە لە من دارێک کە عازیان هێناوەتەوانی ئەوەکانی کە لە شوێنەکەی خوان نەجوڵاو. 5 کەس برینداری ڕووداوەکەن، 3 کەسیان برینەکەیان سووک بوو، 2 بریندارەکەی تر یەکێکیان ڕەوانەی نەخۆشخانەکانی قەڵات زێ و ئەوی تریشیان لە ماوەت چارەسەری پێویستی بۆ کرا. سەرتاوە 6 کەس بوون، 5یان برینار بوون، هیچیان شەهید کراوە بەداخەوە. 5 برینارەکە سییانیان برینەکانیان سووک بوون لەوێ هەر تیمی ئەمبولانسەکان بڵێن کارمەندەکان علاجیان بۆ کردوون و ڕۆیشتونەوە ماڵەوە. یەکیان ڕۆیشتە بە قەڵازی لە برینارەکان و تۆزە برینارەکەی قورس بووە، یەکیشانەوە تا ئێستا لەگەڵ شەیدەکە هێنانە ئێرە. بەهۆی سەختی چیاکەوە ئاستەنگ بۆ تیمە تەندروستیەکان دروست بوو. دوای زیاتر لە 3 سەعات لەلایەن دانیشتوانی گوندەکەوە توانرا قوربانیەکان بێنرێتە خوارەوە. گەورەترین ئاسەنگیەوە بوو کە ئێمە نەماتوانی بەڕاستی لە ڕێگەی تیمی فڕۆکەوانیەوە بەهانایانەوە بچین، چکە شوێنەکە وتمان شوێنەکان سەخت بوو، دوور بوو، لەبەرباری ئەمنی نەتوانێت تیمی فڕۆکەوانی بچێت، ناچار بە لە ڕێگەی وڵاق و لە ڕێگای داردەست و ئەمانەوە توانران بهێن لە سەجادەی قیر. سەرجەم قوربانیەکانی سنووری گوندی گەڵاڵەی زنجیرە چیای ئاسۆس خەڵکی گوندی قامیشی قەزای ماوەت بوون. لە ماوەی ساڵی 2022دا ئەمە چوارەم جارە تورکیا بە بیانووی بوونی پارتی کرێکارانی کوردستان پەکەکە بەردومانی سنووری شارباژێر دەکات و دەست لە هاوڵاتیانی مەدەنیش ناپارێزێت. ڕێبازیوە کورسات نیوز، قەزای ماوەت، شارباژێر.